گەلەریەکی تایبەت هەیە سەبارەت یاخود تایبەت بە پاراستنی مێژوو کەلوپەر و هەروەها بەڵگەنامە مێژوویەکانی هەڵەبجە. من ئەمڕۆ لە بەیانی باش کوردستاندا گفتوگۆ لەگەڵ هەم نووسەر و هەم خاوەنی گەلەرەکە دەکەم کە کاک ئارام شەمێرانیە. ڕاستەخۆ لەگەڵ ئێمەدا دەبێت. کاک ئارام سڵاوت لەبێ و بەیانی باش، زۆر سپاس بووی لەگەڵ ئێمەدا ئامادەی لە بەیانی باش کوردستان. دەستپێک دەمەوێت لە بیرۆکەی ئەم گەلەریەوە دەست پێ بکەین. باسێکی بیرۆکەی ئەم گەلەریەمان بۆ بکە، لەکەیەوە ئەم بیرۆکەت بۆ دروست بوو، لەکەیەوە کارە لەسەر کردووە. زۆر سپاس بۆ بەڕێستان، بەیانی هەموو لایەک باش. بیرۆکەی دروستکردنی ئەم گەلەریە ڕاستیەکەی بۆ ساڵانێکی زۆر لەمەوە پێشەگەڕێتەوە، بەڵام جێبەجێکردنەکەی کەوتە ساڵی ئەم ساڵ لەبەرەوەی تواناکان هەر بۆ ڕادەبوون و من خۆم بەتەنها بووم لەسەر گیرفانی خۆم کردومەتەوە. ڕاستیەکەی هاوکاری کەم بوو بۆیە پرۆژەکە دواکەوت. و بابەتێکی دیکەی ئەم گەلەریە ئەوەیە کە هەڵەبجە شارێکە خاوەنی شارستانیەتە، خاوەنی مێژووە، ناکرێت پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە بەردەیان ڕەوتی ڕۆشنبیری کەوتووە بێ گەلەری بێت لە کاتێکا کۆمەڵێک لە شارەکانی تر ئەو ڕەوتە ڕۆشنبیری و فکری و سەقافیان نەبووە خاوەنی گەلەرین. و لە هەڵەبجەدا بۆ نمونە هەندێک نمونە بێنینەوە بۆ پاڵپشتی بابەتەکەمان. ساڵی 1990 لە سەردەمی فەرمانڕەوای عادیلە خانمان لە کۆشکی عوسمان پاشا بڕیاریەوە درێکە یەکەم قوتابخانەی قورئان لە هەڵەبجە بکرێتەوە. ساڵی 1934 ڕەوتی ڕۆشنبیری لە هەڵەبجە بە جۆرێک بە کە قوبوڵ نەکراوە قوتابخانەی کچان نەبێت، قوتابخانەی کچان نەکرێتەوە. مستەر ڕیچ لە گەشتەکەیە لە ساڵی 1820 باسیەوە کاکە هەڵەبجە شارەوە هەموو سیماکانی شارستانیەتی پێوە دیارە. لەبەرەوە هەموو ئەمانە هۆکار بن بۆ ئەوەی کە من وەکو بەرپرسیارەتێکی ئەخلاقی و سەقافی و مرۆیی و یەکێک لە دانیشتوانی ئەو شارە هەست بۆ بکەم کە فەراغێکی ڕۆشنبیری لە هەڵەبجە هەیە، ئەویش ئەوەیە گەلەری تێدانە. بۆیە بیرم لەوە کردەوە کە ئەو وێنانەی کە بۆ زیاتر لە 19 ساڵە بەرەو 20 ساڵە چێ وێنانە کۆکەمەوە، هەرێکی لەو وێنانە کۆمەڵێک بوعدی مێژوویان هەیە و قسەی تایبەتی خۆیان هەیە، وێنە هەیە بەقەدەر ڕۆمانی قسەیەکە، وێنە هەیە چیرۆکمان بۆ گێڕێتەوە، وێنە هەیە کاتی ڕاگرتووە. تەواوی ئەم وێنانە بە تایبەتی ئەو دیوانیان کە بە دیوی ڕۆشنبیریە ئەشکێتەوە من کۆم کردوونەتەوە. لەم گەلەریا بە ناوی گەلەری شەیخ جەلال عازبانی نمایشم کردوون. ئەمەوێ ئاماژە بۆ بدەم ناونانی یەکەمین گەلەری لە مێژووی هەڵەبجە کە بیرۆکەی بەندەیەوە جێبەجێم کردووە بۆ دوو هۆکارە گەڕێتەوە. یەکەم جەلال عازبانی شەهیدی تاوانی چیمابارانی هەڵەبجەیە و دووهەم شاعیر بووە. بۆیە ئەم گەلەریە ڕەهەندێکی ڕۆشنبیری وەرەگرێ بەر لەوەی کە ڕەهەندێک بێ تایبەت بێ بە شەهیدێکی نیشتیمان کە شەهیدی تاوانی چیمابارانی هەڵەبجەی لە ساڵی 1970ەوە شەهید جەلال عازبانی شەکە لەو شاعرانی کە تەنانەت گۆڕ و گڵکۆشی نیە، یعنی تەرمەکەشی دیار نیە لە چیمابارانی هەڵەبجە بەداخەوە. بۆیە شوێنەکەمان هەر بۆ ناوە ناونا و لێرە بەدواوە چاخانەیەکی بچووکی تیاکەینەوە. ئێمە کتێبخانەی بۆ دابینەکەین و ستافێک لێرە بەڕێوەیە بین بەکارێنین بۆ کار و چالاکی ڕۆشنبیری. باشە کاک ئارام، دەمێ بزانم لە گەلەرەکەی تۆدا ئەو بابەتە مێژوویانەیە خۆت ئەو کەلەپەر و مێژویانی کە تایبەتە بە هەڵەبجە و هەڵگیراوە زیاتر مێژوەکانیان بۆ کەی دەگەڕێتەوە؟ کۆنسرینیان کامەیە، نوێترینیان کامەیە؟ باڵێ ئەم شوێنێ من زیاتر کارم لەسەر وێنە کردووە لەبەرەوەی هەندێک کەلوپەری دیکە ئەوەی کە هەبێ لە شوێنی تر پارێزراوە. بۆ نمونە لە مۆنومێنتی شەهیدانی هەڵەبجە هەندێک لەو کەلوپەلانی کە بەڕێزت ئاماژت پێدان لەوێ پارێزراون. بۆ نمونە با بڵێن چاویلکەی شەهیدێکی چیمابارانی هەڵەبجە یان پارچەیەکە تایبەت بێ بە ئاسەوار لە شوێنی دیکە پارێزراون. بەڵام من کارم لەسەر وێنە کردووەوە. هەندێک وێنە لەم گەلەریای منە هەن کە مێژوەکەیان بۆ 150 ساڵ و هەندێکیان بۆ 120 ساڵ، هەندێکیان بۆ 100 ساڵەمەوە پێشەگەڕێتەوە. بەشێکی سەرەکی ئەو وێنانەی کە ڕەهەندێکی مێژووی دوور و درێژیان هەیە ئەوانن کە ماڵی عوسمان پاشای جاف کە هاوسەری عادیلە خانم بووە، یان ئەو کەسانی کە هاتوونەتە هەڵەبجە بۆ نمونە مستەر ڕیچ یان مارشین، ئەوانەی کە هاتوون لە هەڵەبجە وێنەیان گرتووە. ئەوان ئەو کاتە خاوەنی فەرمانڕەوایی بوون، بۆیە ئەکر خەڵکێکی تریش لە هەڵەبجە بوو، بەڵام وێنەی بەشێکی زۆر لەوان بوونە لەبەرەوەی ڕەنگە گرنگیان پێ نەدرابیان، وێنەیان نەگیرابیان، لە پۆست و پلەیەکان نەبوو بن کە وێنەیان گیرابێ. بەڵام ئەوەی کە لە سەرەتاوە ئاماژەم پێکردووە من کاریم لەسەر هەڵەبجە کردووە 6 بەرگیشم نووسیوەتەوە لە زنجیرە پەرتووکی هەڵەبجەناسی کە 2844 لاپەڕێ. ئێستا کتێبەکانم لە بەردەسایە. بۆ نمونە ئەمە بەرگیەکی هەڵەبجەناسیە 6 بەرگن و من لێرە قسەم لەسەر مێژووی هەڵەبجە کردووە. کاتێک ئەم مێژووی هەڵەبجە خوێنیتەوە لە ساڵی 1650 قسە لەسەر دروستبوونیە، چونکە دەلیلە مێژوویەکان تا ڕادیەک ڕوون نین.
بۆ نمونە هەندێک ئەڵێن لە 1650 دروست بووە، هەندێک ئەڵێن لە 1750 دروست بوو، هەندێک ئەڵێن لە 1800 لە کۆتاییەکەیە ئەوە ساقبێتەوە کە لە ساڵی 1879 زانی بە فەرمانی تورک کە ئەو کات لەم ناوچە حکمڕانیان کردو هەڵەبجە بێ بە قەزا. مادەم لەو کاتە ئەبێ بە قەزا کەواتە ناکرێت شارێک دروست بوو بێ ڕاستەوخۆ ڕۆژە قایم بۆ دانرێت و بێ بە قەزا، کەواتە پێشتریش هەموو هۆکارەکانی ژیانکردن لە هەڵەبجە هەبووە، هەموو دیمەنێکی شارستانێتی بە هەڵەبجەوە دیار بووە. بۆیە لە پێشەکی ئەو کتێبەما من بە زۆر بە دوور و درێژی باسم لە ئەوە کردووە ناکرێت ئێستا ڕەنگ کاتی بەرنامەکە کەم بێتەوە هەزاران لاپەڕەبی لێرە قسەی لەسەر بکەیوە. لە بەرگی دووی کتێبەکەدا کارم لەسەر پێکاتەکانی هەڵەبجە کردووە، بۆ نمونە گەڕێکی یەکەم لە هەڵەبجە چۆن دروست بۆ، دواتر جوولەکەکان کە لە شارە زوور کاریان کردووە زانیوانە شوێنێک هەیە ژیانی تیای هاتوون، دووەم گەڕێکیان لە هەڵەبجە دروست کردووە بە ناوی گەڕێکی جوولەکەکان و ئەم گەڕەکانە هەتاوەکو ساڵی 1970 وێنەیان هەیە کە پارێزراو بوو. ئێستش ئاسەوارەکەی دیارە لە هەڵەبجە، بەڵام ئەو سیمای شارستانەتی پێوە دیار نییە بەداخەوە نەپارێزراوە کە بەشێکی ئەو بەرپرسیارەتێکەوە لەسەر حکوومەتی هەرێم کە ئەبوو وەکو چۆن هێرۆشیما و ناکازاکی زۆر شوێنی پارێزراون کراون بە مەتحەفێکی گەورەوە، زۆر کاری لەسەر کراوەوە، هەرێکێ لەو شەیدانی هەڵەبجە ئەبووە بە دوکمنت کرایە ژیانیان وە لە سەریان بنووسرایەوە بەکاربێنرایە بۆ کۆمەڵە فیلم کە لە هۆڵیوود من دێمە سەرەوە کاکارم بێگومان گفتوگوێم بابەتەش لەگەڵ تۆدا دەکەم. تۆ لە سەرەتای قسەکانت یانی ئاماژەت بەوە کرد هەندێک وێنە لە نێو گەلەرەکەی تۆدابوونی هەیە کامێژەکان بە 150 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. دەمێ بزانم سەرچاوی بەدەستخستنی ئەم وێنانە ئەم بەڵگەنامە مێژویانە چۆنە، تۆ چۆن هەروەها یاخود لەکوێ بەدەستیان دەخەیت کە مێژوەکان بۆ سەردەمێکی هێندە کۆن دەگەڕێتەوە؟ بەڵێ یەکێک لەو وێنانە لە ساڵی 1890 لە ئەستەمبول گیراون کە یەکێک لە شازادەکانی هەڵەبجەیەکە بۆ سەفەر ڕۆشتن بۆوێ و من بیستومە بەپی بەدووادا چوون و تەمەنی خۆم ڕەنگە بە تایبەتی بۆ ئەوە برابێت بۆ ئەوە کە وێنەی بژیرێت، چونکە لەو دەمانە هوەری فۆتۆگرافی ئەوەکو ئێستا کامێرەکان و نیکۆن نەوەیان هوەرەکانی فۆتۆگرافیۆنە پێشکەوتو نەبووە و ئەم وێنانە ئەگەر پێت بڵێم چۆن کۆم کردوونەتەوە من ساڵی 2002 ساڵێک پێش لێدانی عێراق دوو ڕۆژنامە نووساتنە ماڵەکەم لە هەڵەبجەیەکیان ناوی ڕیکارد بوو، خەڵکی ئیسپانیا بوو، یەکێکیان ناوی مەناف بوو عەرەب بوو، لە ڕێگەی دۆستێکی هەڵەبجەی خۆمانەوە هات بۆ شارەکە دیدارێکمان ساز کرد، ئەو پێشنیاری ئەوی بۆ من کرد کە بۆچی مێژووی هەڵەبجە نانووسمەوە. من ئیتر لەوێەوە ئەو پرسیارەی ئەو بوو بە هۆی بیرکردنەوەیکی قوڵ مێشکی مناوە، بیرم لەوە کردەوە کە دەستکەم بە کۆکردنەوەی وێنەی هەڵەبجە، چونکە دیارە هەر جەنابەت ڕاگەیاندنکاری منش بۆ خۆم ڕۆژنامە نووسم هەر وێنەیەک لانی کەم بەقەدر 4000 قسەیە کات، یعنی قسەی خۆی هەیە کات ڕاگرێ. بۆ نمونە لە جەنگی ڤێتنامە ئەو وێنەیەک بوو کە ئەو جەنگەی ڕاگرتووە تەواوی ئەوەی کە ڕوویدا بوو لەو شەڕا بۆ جیهانی گواستەوە، یان وێنەکەی کیڤن کارتەر کە تاوەکو ئێستاش قسەی لەسەرەکرێ. بۆیە من ئەو دەستم کرد بە کۆکردنەوەی ئەو وێنانە، هەندێکیان لە ماڵە هەڵەبجەیەکان، هەندێکیان لە ڕەوەندی کوردی و هەڵەبجانی کە ڕۆشتبوونە دەرەوە، هەندێکیان لە سایتەکان با بڵێن، هەندێکی دیکەشیان لە دەرەوەی هەڵەبجە. بۆ نمونە ئێستا وێنەیەک لێرەیە لە ساڵی 1911 گیراوە لە ستۆدیۆ ئیرشاک لە بەغا من $200 ماوە تەنها نوسخەیەکیم لەبەرگرتووەتەوە، یعنی بەشێکی زۆری ئەو وێنانش بە هەوڵ و بە گیرفانی خۆم بەدەستمێنا. باشە، کەواتە ئەمەیە بزانم تاکەکان یاخود دانیشتوانی هەڵەبجە و کەسانی کە خاوەنی بەڵگەنامە و وێنە و مێژووی هەڵەبجەن چۆن هاوکاری تۆ بوونەوەی کە بتوانی ئەم بەڵگەنامانە بە دۆکۆمنت بکەیت، هاوکاریایی تۆیان کردبێ بۆی بتوانی زۆرترین وێنە زۆرترین سەرچاوی مێژووی و ئەم بابەتە مێژوویانە بەدەست بخەیت. دیارە خەڵکی هەڵەبجە خاوەن ڕۆشنبیریەکی لە مێژینەیە و زۆر ڕۆحی هاوکاریان تایە. ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە هەڵەبجە ژیابێەوە ئەگەر شەوەکەی لە هەڵەبجە ما بێتەوە ئەزانێ خەڵکی هەڵەبجە چۆنن وەشایەتی بۆ ئەم قسانەی من ئەدات. من لەم کتێبانەما ئێسەمە لە بەرگی 6 لێرایە ناوێرم لە بەرمایکەکان زۆر بجوڵێم لە کۆتایی بەرگی 6ەما لە زنجیرە پەرتووکی هەڵەبجە ناسیا ناوی 503 کەسایەتیم یاداشت کردووە کە هاوکاری ئەم پرۆژەیان کردو، 503 کەس کە هەندێکیان بنووسین بەڵێ کاکارم دیێرە کاکارم بە باشی وێنەکانی ناگاتە لای ئەمە گەرگوێبیستی من بێ
کاکارم ئەمە بزانم ینی تۆ لە ماوەی کە ئەم گەلەریەت کردووەتەوانێ وەکو پێشانگایەک نیشانی خەڵکی هەڵەبجەی دەدەی تا چنێک هاوڵاتیانی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە دانیشتوانی هەڵەبجە پێشوازیان لەم گەلەریەی تۆ کردووە سەردانی ئەم گەلەریی تۆیان کردو بووی خۆیان زیاتر ئاشنابن بەو مێژوویە یاخود یادەوەری سەردەمی کۆنیان بەبییر بێتەوە. دیێرە کاکارم بە باشی گوێبیستی منیە دەمەوێت بە کورتیانی ئاماژەیەک بم بەو تەوەری کە من ئەمڕۆ گەفتوگۆی لەسەر دەکەم گەلەریەک لە هەڵەبجە کراوەتەوە کە تێیدا مێژوو هەروەها کەلەپوری هەڵەبجەی تێدا بە دوو کۆمنت کراوە لە ڕێگەی وێنەوە کاکارم خاوەنی گەلەرەکەیە و هەروەها هەم نووسەریشە توانیوێتی کتێبێک بنووسێتەوە سەبارەت بە مێژووی هەڵەبجە کامیشک و بەشێک لە گەلەرەکە نمایشی کردووە لە تەوەری ئەمەی بەیانیز باش کوردستاندا ئەمڕۆ دەگەڕمەوە لای کاکارم ئەگەر گوێویستی منی دەمێ بزانم دانیشتوانی هەڵەبجە خەڵکی هەڵەبجە چۆن پێشوازیان کردووە لەم گەلەریەی تۆ چۆن سەردانی دەکەن بۆی ئاشنابن بە مێژووی خۆیان یا دەوەرەکانیان بەبییر بێتەوە. بەڵێ نمونەیەکت بۆ بژێڕمەوە یەکێک لەو هاوڵاتی هەڵەبجانی کە خۆیان خاوەنی کامێرە بوون لە هەڵەبجە بنەماڵەی کاک حەمەنووری کوردستانی کە زۆربەیان دوای چیمابارانی هەڵەبجە دوایەوەی کە باوکی و برایەکی شەهید دەبێت لە تاوانی چیمابارانی هەڵەبجە بەجێهێڵن یەکێک لەو هاوڵاتیانە لە ڤێن ناوە هاتبوو بۆ بینینی پێشانگاکە کە خۆی بەشێک لە وێنەکانی کە بەڕێز کاک مستەفا حەمەنووری کوردستانیانی کە هاتە گەلەریەکە باوەشم پیا کردەچ کرد بە گریان بەشێک لەو چیرۆکانی ئەجێڕاوە خەڵکێکی زۆر لە هەڵەبجایەن ینی بڕواکەی جاری وهەیە لە پاڵ کەسی وهەیە لە پاڵ وێنەیە کە ئەوەسە کۆمەڵێک چیرۆکە گێڕێتەوە کە ئینسان هەم پێی بێتاقەتە بێ هەم سەبوریەکی بۆیێت کە ئەم گەلەریە لە هەڵەبجە ینی هەدەفی خۆی پێکاوە شوێنێکە کە ئەکری هەم ڕۆشنبیرانی هەڵەبجە کۆ بنەوەوە لێرە لەم گەلەریا جیاوازی نەکراوە ینی بۆ نمونە وێنەی هەموو چین و توێژەکانی خەڵکی هەڵەبجەی تایەوە لە هەموو پێکاتەکانی هەڵەبجە وێنەمانداناوە لە هەموو سەردەمەکانی هەڵەبجە سەردەمەکانی شار و شارستانێت لە هەڵەبجە وێنەمانداناوە بۆیە کە دیتە ژوورە و هەستەکەی بەڕاستی لە شوێنەکای کە ئەکرێ پێی بووتری هەڵەبجە و زنجیرە کتێبی مێژووی هەڵەبجە ناسیش کە هەر ناوەکەی هەر لێەوە هاتو ینی لە ڕێگەی ئەم کتێبانەوە تۆکری هەڵەبجە بناسی و ڕۆشنبیرانی هەڵەبجە گفتوگۆی جدیان کردووە لەسەرەوەی کە چی کار و چالاکیەک لەم شوێنە بکرێ ئەگەر نمونەیەک پێ بڵێم تەنانەت نەمان هێشتۆ جگەرەش لە دەوروبەری گەلەریەکە بکێشرێت تاوەکو ئێستا ینی شوێنەکە احتیفازمان بۆ کردو تایبەتمەندیەک وەرگێ و تەنها بۆ کار و چالاکی ڕۆشنبیری بەکاربهێندێ و دەمەوێت لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە ڕایگەیەنم کە یەکەم چالاکی ڕۆشنبیری لە گەلەریەکەی ئێمە بڵاوکردنەوەی کتێبی دووەمی چیرۆکەکانی شارە کە نووسەری بەڕێزی هەڵەبجەی مامۆستا کۆچەری میرزا عارف نووسیوێتی و هەر لێرە بڵاوەکرێتەوە بۆیە کار و چالاکیەکانی ئەمە بۆ جۆرەیە بێەوە بۆ نمونە هونەرمەندی خۆشەویست کاگوشیاری حەمەپەرش کە هاتەوە لێرە کۆنسێرتێکی خێزانیمانە بێ کاک دیار هەڵەبجەی شاعیرکە ئێستا دیوانەکەی ڕوانەیەکرێ بۆ چاپخانە بەشێکی زۆری لێرە بڵاوکرێتەوە دوای تەبەکردنی بۆی ئەم ناوەندە بێ بە ناوەندێکی سەقافی لە هەڵەبجە و بە جۆرێک لە جۆرەکان وەکوکردنەوەی فەرمانگەیەکی نوێی ڕۆشنبیری وایە لە هەڵەبجە. باشە بەس لە چیرۆکی وێنەکان کرد من لە وێنەکانی پشتی تۆوە ینی هەندێک نووسین وەکو کاپشن لە ژێر وێنەکاندا دەبینم تۆ تەنها وێنەکانت نمایش کردووە خودت کورتەیەک لە چیرۆکی وێنەکەش بۆ سەردانیکەران خراوەتە ڕوو. بەڵێ لە ژێر هەموو وێنەیەکە کاپشنەکەیە وەکوتت نووسینەکەیە بۆ ئەوەی تۆیەک ئەگەر هەڵەبجەیش نەبی کە دیتە هەڵەبجە بزانی ئەم وێنە ساڵی چەند گیراوە و گرنگی ئەم وێنە لە چیاوە ئەم وێنە باسی چیەکە بۆیە هیچ وێنەیەک لەناو ئەم گەلەریانیە بەبێ زانیاری و هەر وێنەیەکی زانیاری لەگەڵانە بێ من دام نەناوە بۆ ئەوەی بینەر نەکەوێتە ژێر کۆمەڵێک پرسیارە و کە وەڵامی نییە ئەگەر سەیری بەرگی چوارەمی زنجیرە پەرتووکی هەڵەبجە ناسی بکەن ئەمە زیاتر لە 400 لاپەڕێەوە تەواوی ئەو وێنانی کە ڕەش و سپین من لێرە دامناون بەشێکی زۆری ئەو وێنانی کە لە گەلەریەکەدا نین و جیان نابێتەوە لەبەر بچووکی شوێنەکە وەکوتم من لەسەر گیرفانی خۆم کرێچیم لێرە حەزەکەم بزانن چونکە من هیچ هاوکاریەک نەکراوم ئێستا ئەگەر بەرپرسانی هەڵەبجە یان وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت ئەگەر بینایەکی گەورەی پێ بدامایە من ئەمتوانێ و کاتە پرۆژەکە گەورەتر بکەم ببوایە بە شوێنێک بۆ نمونە هەزاران کەس دانیشتنایە لە باتی ئەوەی کە هەزاران دەموچاو هەیە دەیان هەزار دەموچاو لەم گەلەریا هەبوونایە بۆیە شوێنەکە بچووکە ڕاستیکار هێندە هەڵەگرێ و من لێرە لە بەرگی چواری زنجیرە پەرتووکی هەڵەبجە ناسیە
کارم کردو لەسەر هەموو ئەو وێنە ڕەش و سپیانەی کە لە هەڵەبجا هەبوونەوە بەپی ئەزمون و تەمەنی خۆم هەر هێندە ڕاگەشتم، ینی شارێکی وەکو هەڵەبجە کە خاوەنی مێژوویەکی توولانیە بەڕاستی بە کەسێک وەکو من نانووسێتەوە، بە دەستگایەکیش نانووسێتەوە و هەڵەبجە شارێکە بەردەوام گەشەی ڕۆژمیریتیانەوە سراوە، بۆیە کارکردن لەسەرەوەی کە بتەوێت هەموو هەڵەبجە دوکۆمنتەکەی بەڕاستی قورسە. باشە تو ئاماژت بەوە کرد کە ئەو بینایی کە ئەم گەلەریە تێدا کردوتە ئەتەنانەت کرێشی تێیدا دەمە بزانم کەسانی وەکو تۆ خاوەن بیرۆکەی تایبەت بۆ بە دۆکۆمنتکردنی مێژووی شارەکەیان مێژووی نەتەوە وڵاتەکەیان تا چەندێ هاوکاری کراون لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن پەیوەندیدارەکانەوە دابینکردنی شوێنێک بۆ ئێوە بە ئاسان دەستخستنی بابەتی زیاتری مێژووی بۆی بتوانن لە گەلێرەکانتاندا نیشانی بدەن. ڕاستیەکەی وشەی حکوومەت جارێک لەژێر پرسیارایە ئەس ئەمانە من گومانم هەیە لەوەی حکوومەتە بێت هاوکاری خەڵکات، یعنی تۆ قسە لەسەر وە هەم ناکرێت، ئێمە حکوومەتمان نییە دەسەڵاتێکمان هەیە بۆ خۆی بە هەوەسی خۆی کۆمەڵێکن دابەشیان کردووە ئەژین. ڕاستەکەی من وەکو هەڵەبجەیەک چاوەڕێ ئەوە نیم کە حکوومەت دەستپۆشیم لێ بکاتەوە هاوکاریم کاوە دژایەتیشم کا من هەر بەردەوامە بن لەم کارانە. بابەتێکە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی گلەیم لێ نەکرێەوە وەکو ئەخلاقێتێکی مێژووی ئینسانی ئەبێ من بڵێم کە دوو کەس هاوکاری منیان کردو بۆ چاپکردنی زنجیرە پەرتووکی هەڵەبجەناسی ئەوە دوو کەسایەتی دیار یەکەم بەڕێز کاک شێخ جەمالی هاوکاری کردوم و دوو هەم بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ لە سلێمانی هەردووکیان هاوکاریان کردوم و دەستیان نەناوە بەڕوومە بۆ تەبکردنی وێنانە چونکە تەنها 500 نوسخەی بڕی 22 ملیۆن دیناری تێچوە بۆ تەبکردنی بۆیە ڕەنگە ئێستا لێرە ئێمە هەر شەش بەرگەکە بدەین بە 100,000 هەندێک خوێنەری بەڕێزیان هەڵەبجەی خۆشەویست وابزان نرخەکەی زۆرە بۆی بزانن کە هێندەی تێچوو بڕاستیەکەی و ئەو دوو کەسایەتی هاوکاریان کردوم بەڵام سەبارەت بە حکوومەت نەوەڵا کەسی هاوکارێکی نەکردوم و ئەمەوێ ئەوە بڵێم 6 بڵیاندان نبوو لەم گەلەریە منە ڕۆژی افتتاحەکە ئێوارەکەی هاتن بردیانەوە. کێ داینابوو کێ بردیەوە؟ بەڕێز کاگازات تۆفیق پارێزگاری هەڵەبجە هەندێک گوڵی هێنابوو دوای افتتاحەکەی لەگەڵ یەک دوو کورسی لێرە بوو بردیانەوە. باشە کاک ئارام ینی ئەگەر بمەوە سەبارەت بۆی کە ینی چۆنێتی پشگیریکردنی ئێوە ئەتوانین بڵێن کە لایانی بایەغدان یاخود بایەغدان بەلایانی دۆکۆمنتکردنی مێژوو کەلۆپۆری نەتەوەی کورد بە شێوازی فەراغی تایە کە گەنجێک ناچار بکات لەسەر گیرفانی خۆی لەسەر گیرفانی خۆی هەستێت بە دۆکۆمنتکردنی مێژووی شارەکەی فەراغێکی وای تایە ینی تۆ پێت وایە هەڵەبجا بە پێی پێویست مێژۆکەی هەڵ نەگیراوە ئەرشیف نەکراوە؟ بەڵێ هیچ کار نەکراوە لەسەر هەڵەبجە. من نمونەیەکت پێ بڵێم پێشتر باشی دوو ڕۆژنامەنووسم بۆ کردی ئەو ڕۆژنامەنووسە ڕیکارد کە ئەو کات بە زمانی ویزی قسەیەکرد لە ڕێگەی هاوڕێکی خۆشەویست و دۆستێکمانەوە کاک سۆرانی شعلی عازەبانی هاتبوو هەڵەبجە کە ئەو کات ئەو لە هۆڵەندا ژیا ئێستا لە سلێمانی دانیشێ ینی باسی ئەوەی کردوتی لەسەر هەر شەیدێکی هیرۆشیما و ناکازاکی یان ئەوتی هەر قوربانیەک دوو کتێبی دۆکۆمنتاری هەیە و هەر لە ڕێگەی ئەوە جوولەکە لە ساڵی 1945 و دواتر تا 1953 کە کۆتا جوولەکە لە هەڵەبجە گەڕێتەوە چن ئەبن بە خاوەنی دەوڵەتی خۆیان کاریان لەسەرەوە کردووە کە ڕای گشتی جیهان سۆز و عاتیفەی جیهان بەلای خۆیانە ڕاکێشن. ئێمەی هەڵەبجەی ینی ئێستا ئەگەر بگەڕێ بۆ ئەرشیف لە هەڵەبجە من یەک شتت پێ بڵێم کە داخێکی زۆر قوڵە لە ناخماوە هەر کەسێکە تۆزی ڕەوشی هەبێ حەز بەو خەمەی هەڵەبجەیەکە کە ئەگەر حکوومەتی عراقی داوا لە خەڵکی هەڵەبجە بکەن یان لە بەرپرسانی هەڵەبجە بکەن کە وەکو کۆی قەرەبوو بکرێنەوە بەڕاستی هیچ داتایەک نییە کە بیسەلمێنێ ئێمە چەند هەزار شەهیدمان هەیە چەند بریندارمان هەیە و چەندێ زیانی مادی و گیانی و ماڵی لە هەڵەبجە هەبووە بۆیە کار لەسەر هەڵەبجە نەکراوە ئەرشیف نەکراوە کاری هەموو دەستگاکانی ڕۆشنبیریەوە کاری ئەو هەموو ڕێکخراوانن کە لە هەڵەبجە قوت بوونەتەوە بەڕاستی یعنی کۆمەڵێک ڕێکخراو لە هەڵەبجە هەن ئەبینی هەر ناون بینایەکیان هەیە. ئێستا ئەمڕۆ لە دنیا کاری ڕێکخراو بووە بە جۆرێک لە تیم یعنی تەنها بۆ کار و چالاکیەکانیان یەکە بینن نەک بینایەک بگریت و ئاڵایە کەڵکەیت و داوای من حەبکەیت و داوای بجە بکەیت هەموو کەسێکی حەقی خۆیەتی کە هاوکاری کرێ بەڵام ئەبێ لەو ڕێکخراوانە پرسێتەوە کە چیان کردو بۆ منە ڕێکخراوەکانی هەڵەبجە من هەندێکیان گلەیم لیان هەیە کە کار و چالاکیەکانیان تەنها کاتین یا خۆ پیشاندانێکە گردبوونەوەیە کە ینی قسەکردنە لەسەر بابەتێکیان وتار و تافات و ئەوانە هەڵەبجە پێویستی بەوەیە بە بەڵگەنامەیی بکرێت دۆکۆمنت بکرێ و هەموو ئەم بەڵگانە ڕوانەی دادگای نێودەوڵەتی بکرێن چونکە من هەستەکەم حکوومەتی هەرێم حکوومەتی عراقی گوێ ناگرنە خەڵکی هەڵەبجە بۆیە ئەبێ خەمی هەڵەبجە لە ڕێگەی ڕەوەندی کوردی لە ڕێگەی لۆبیەکانی کوردەوە بگەێنرێتە دەرەوە. زۆر باشە کاک ئارام شەمێرانی خاوەنی گەلەری و هەروەها نووسەر سپاس بۆی لەگەڵ ئێمە بووی شڵانەمونەوە زۆر بێ کاک ئارام سپاس بۆ پێشانگا جوانی تۆ ئامادەت کردووە و سپاس بۆی لە بەیانی بەشکردستانیش لەگەڵمان بووی.
زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ کاکوریا و هاوکارێکی زۆر سپاس.